پیرۆزبایەکی گەرم لە دەرچوانی قۆناغی 12 ئامادەیەکەم هیوای ئایندێکی گەشەم بۆ دەخوازم بەشی فەلسەفە بۆ یەکەم جار لە کوردستان لە ساڵی 2005 لە زانکۆی کۆیەک کراوەتەوە و ئەتوانم بۆ یەکەم جارە فەلسەفە بە زمانی کوردی بە شێوەیەکی ئەکادمی دیڕاسە بکرێت. تا ئێستا ئێمە لە بەشی فەلسەفە زیاتر لە 15 دوفعە دەرچوومان هەیە لە بەکالۆریۆس، خوێندنی ماستەرمان هەیە، خوێندنی دکتۆرامان هەیە، 14 تەڵەبەی لە ئێستادا 14 تەڵەبەی ماستەرمان هەیە، 4 تەڵەبەی دکتۆرامان هەیە، 5 تەڵەبەی دیبلۆمان تەخەڕوج کردووە وەک دوفعەی یەکەم و 3 دوفعەیش ماستەرمان تەخەڕوج کردووە. فەلسەفە ئەتوانم بڵێم پێویستێکی زۆر زەڕۆرە بۆ ژیان، بۆ ئەوەی کە مرۆڤ سەربەخۆ بیرکاتەوە، بتوانێت بڕیار بات، پلانی هەبێت بۆ ژیان و ئایندەی خۆی. بۆ ئەو کەسانی کە ئەیانەوێ بە شێوەیەکی ورد لە ڕووداوەکان بڕوانن، بۆ ئەو کەسانی کە ئەیانەوێ ببەنە ڕاهێنەر لە بواری پەرەپێدانی توانەکانی مرۆی، بۆ ئەو کەسانە کە ئەتوانن بیانەوێت لە دێگەکانی ئازادی و یەکسانی و دادپەروەری کۆمەڵایەتی تێبگەن، بۆ کەسانە کە ئەیانەوێ بتوانن شۆڤەی ڕووداوەکان بکەن لە ژیانی ڕۆژانەوی هەموو تاکێک، ئەوە ئەتوانن ڕوو لە بەشی فەلسەفە بکەن. بۆ ئەو خوێندکارانەی کە ئارەزووی فەلسەفە ئەوە دەتوانن هەڵی کاریان بۆ بڕەخسێت لە بوارەکانی پەروەردە، لە بواری ڕاگەیاندن، لە بواری کاروباری ڕۆشنبیری، لە بوارەکانی تری ژیان، ئەوە ئەتوانن ڕوو لە بەشی فەلسەفە بکەن بۆ ئەم ساڵی خوێندن. دەرچوانی بەشی فەلسەفە و ئەو بەڕێزانە کە ڕوو لە بەشی فەلسەفەکەن دەرفەتێکیان لە پێشەیە کە دەرفەتێکی ئەتوانم بڵێم زێڕی نییە، کە دەرفەتی ئەوایلبوونیان زۆر زۆرە، بە حکمیەوەی کە خوێندکار لە بەشی فەلسەفە وەک ساڵانی پێشوو زۆر نییە، کەواتە ئەگەر 30 خوێندکار ڕوو لە بەشی فەلسەفە کات، ئەوە ئەوایلبوون زۆر ئاسانترە لەوەی کە 70 یان 80 تەڵەبە بەشێک کە هەیبێت. بۆیە ئەوایلبوون و پاشان دەرچوون و دامەزراندن لە وەزارەتی خوێندنی باڵا دەرفەتێکی زۆر کراوە بۆ دەرچوانی بەشی فەلسەفە. بەشی فەلسەفە یەکێک لە بەشە گرنگانی کۆلێجەکەمانە هەر لە سەرەتای دامەزراندنی کۆلێجی زانستە مرۆڤاتیەکان و بەشی فەلسەفە کراوەتەوە کە خوێندکارێکی زۆر لەم بەشە تەخەڕوجی کردووە، کادیرێکی زۆر لەم بەشە دروست بووە. جیاوازی ئەم بەشە لەگە بەشەکانی تر لەوەدا کە خوێندکار تەخەڕوج دەکات لەم بەشەدا لە ڕووی زانستی فەلسەفی و لۆژیک و معریفەی ژیانی ڕۆژانەی خۆی دەبێتە ئینسانێکی یەکجار زۆر مەزن شێوازی بیرکردنەوە و هەسوکەوت و تێڕوانین و تێفکرینی بۆ کۆمەلگا، بۆ دامدەستگاکانی حکومەت، بۆ لایانی سیاسی، بۆ لایانی پەروەردەی یەکجار زۆر جیاوازە. هەموو ئەو خوێندکارانی کە لەم بەشە وەردەگیرێن بە تێڕوانینێکی تازە و مۆدێرن دەڕوانە ژیان و پێکاتەکانی پەیکەربەندە کۆمەڵایەتیەکان و کۆمەلگای کوردی و دەتوانن لە سەرجەم دامودەستگاکانی حکومەت لە ڕووی پەروەردەی و دەور و ڕۆڵی گرنگ ببینن و لە موسساتی پەروەردەییدا دەرەوەی وەزارەتی پەروەردە ڕۆڵ دەوریان دەبێت لە وتنەوەی چەندین وانەی کۆمەڵناسی و پەروەردەیی و دەروونزانیشدا تا ڕادەیەکە پەیوەندێکی بەهێز لە نێوان فەلسەفە و دەروونزانیدا هەیە و لە نێوان فەلسەفە و گشت زانستەکانی تردا هەیە. لە وڵاتانی پێشکەوتووی ئەوروپا و ئەمریکا وڵاتانی تردا دەتوانی فەلسەفە لەناو کۆمەلگادا دەوڵەت ڕۆڵ و گرنگیش یەکجار زۆریان پێدەدات و شوێنی کارکردنیان بۆ دۆزێتەوە، چونکە لە ژیانی ڕۆژانەی ئێمەدا تەنها کارکردنی کارژێڕی و تەنها کارکردنی وەک کارکردن وەک مامۆستا یان وەکو پزیشک یان وەکو ئەوە نییە، بەڵکو بابەتە سەرچیەکە و بابەتە گرنگەکە کە لە کۆمەلگا دەور و ڕۆڵی گرنگی هەیە بریتیە لە معریفە، بریتیە لە دروستبوونی کەسایەتیەکی کامل و شامل
بۆ ئەوی کە ناو کۆمەلگادا بتوانێت شارستانیت بنیاد بنێ بنیادنانی شارستانیت بەبێ فەلسەفا بەبێ هزری فەلسەفی و بەبێ زراندنی فەلسەفا ناتەواوێت یەکجا زۆر گەوری پێوە دیار دەبێ لە هەموو شارستان تەمەزنەکانی پێشتر لە کۆندا فەلسەفا ڕۆڵ و دەوروی گەورەی هەبووە لە بواری پزیشکی لە بواری ئەندازیاری لە بواری کۆمەڵایەتی لە هەموو بواراندا بۆیە خوێندکارانی خۆشەویستی دوانزەی ئامادەیی لە بەشی فەلسەفا دەتوانن ڕۆڵی گرنگ جیاوازتر لە بەشەکانی تر ببینن و پێم وابێت لە داهاتووشدا شوێن و ڕێگای زۆر گرنگ دەگیرێتە بەر و گیراوەتە بەر بۆ ئەوەی کە بتوانین دەتوانی بەشی فەلسەفا لە شوێنە گرنگەکاندا کاریان دەست پێێت.